بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕێز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی خاکتان لێبێت. تەلەڤیزیۆنی خاک بەرنامەیەکی تایبەتی بۆ ئامادەکردوون بە بۆنەی چلەی خوالێ خۆشبوو هونەرمەندی پایەبەرزی کورد، هونەرمەندی خوالێ خۆشبوو گۆرانیبێژی کورد کاک محەممەدی ماملێ کە بەداخ و پەژارێکی زۆرەوە لە ڕۆژی 23 یەکی 1990 لە شاری سابلاخ مەهاباد کۆچی دوایی کرد. لەو ئێوارەیەدا کەوا ئێوارێکی زۆر ماتەم بوو بۆ هەموو کوردێکی هونەردۆز لە هەر جەیەک بێ لە کوردستان بۆ ڕۆژی دوایی، واتە لە ڕۆژی 24 یەکی 1990 کاتژمێر دەونی سەر لە بەیانی بە ئامادەبوونی زیاتر لە 20,000 کەس کەوا لە هەموو شارەکانی کوردستانەوە لە شتنۆ و سابلاخ و نەغەدە و بانە و مکریان و هەموو دەڤەرەکانی تری کوردستانی ئێرانەوە ئەوانەی کە پێیان کرابوو ئامادە بوون و تەرمی خوالێ خۆش بوو بە گۆڕستانی بوداخست پێدرا، بە گۆڕستانی شاعیران هێمن و هەژار و هەموو ئەو کوردپەروەرانی کەوا لە کوردستانی ئێران کە لە کوردستانی مهابات و مکریانە بە گۆڕستانی شەهیدان ناوەبرێت. ئێمەش ئەم شەو هیوادارین کە بتوانین وەکو وەفایەک و دڵسۆزیەک بۆ ئەو هونەرمەندە پایەبەرزە توانین خزمەتێک بەو هونەرمەندە خۆشەویستە بکەین کە لە ڕاستیان بەرنامەیە خۆی وەکو سەروەریەک بۆ ماملێ پێش کۆچکردنەکەی ئامادە کرابوو، بەڵام بەداخەوە کە کۆچی ناوەختی ماملێ
بوو بە خەم و پەژارێکی زۆر لە ناو هەموو کوردێکی خۆشەویستدا بۆ ئەمە بەستە تیپ مۆسیقای فۆلکلۆری کورد بە هاوکاری تەلەڤیزۆنی خاک هەستا بە ئامادەکردنی ئەم بەرنامەیە بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویست هیوادارین بە دڵێم و لە یەکتان بێت بۆ ئەمە بەستە ڕوویدەمانەکەینە هونەرمەندی خۆشەویست سەرپەرشتیاری هونەری تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد کاک سەباح شێخانی بزانین وەکو تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد چۆن سەرەتا خۆیان ئامادە کرد بۆ ئەم بەرنامەیە وەکو ڕێزێنانێک بۆ هونەرمەندی پایەبەرزی کورد کاک محەممەد ئیماملێ. زۆر سپاس بۆ کاک جەزا. بە نسبەت هونەرمەندی گەورەی کوردەوە مامۆستا محەممەد ئیماملێ وەکەوەی ئێمە بزانین خاوەنی قوتابخانەیەکی زۆر تایبەتی بۆ لە دەنگ و هونەر و فۆلکلۆر و هۆنراوە و ڕەسەنی گۆرانی کوردیدا. ئەگەر ئێمە هەسی پێ بکەین با بڵێن شتێکی زۆر گەورە بوو لە دەستی هونەری کوردی ڕۆشت، بۆیە ئێمە وەکو خۆمان وەکو تیپی مۆسیقای فۆلکلۆر کە ناوی فۆلکلۆرمان لێنراوە ئەبێ خاوەنی ئەوە بین کە بتوانین هەندێک شت لە ڕەسەنی میلەتەکەی خۆمان زیینە بکەینەوە. بۆیە بە ئەرکی سەرشانی خۆمان زانین کە ئێمە ئەم بەرنامە پیرۆزە ساز بین و لە چلەکەی هونەرمەندی گەورەی کووردە مامۆستا محەممەد ئیماملێ بە هاوکاری تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد و ئەم ئەندامە بەڕێزانی کە لێرە دانیشتون وەکو کاک زەمەنووری بە جۆزە، کاک سمکۆ مەحموو بە جنبوش، کاک سالار عەبدوڵڵا بە کەمانچە، کاک جەزاکەریم بە ساز، کاک کاروان مەحموو بە باڵەبان، کاک نیاز محەممە بە سەنتور، کاک ئیبراهیم نەجمەدین بە زەرب و کاک نەورۆز مەولود بە دەف. هیوادارین بتوانین شتێک بگەێنین بە بنەماڵەی هونەرمەندی خوالی خۆش بوو محەممەد ئیماملێ هەست بەو مەسئولیاتە بکەین کە ئێمە توانی بێتمان شتێکمان کردبێ. زۆر سپاس. ئێمە زۆر سپاس دەکەین کاک سەباحجان بە ناوی کارمەندانی تەلەڤیزۆنی خاک و ئامادەکردن و پێشکەشکاری بەرنامەکەەوە و هەروەها خۆشم وەکو ئەندامێکی بۆ هەروەها زۆر سپاس دەکەم کاک سەباحجان. شاعیری کورد کاک سەلام مستەفا ئەم کۆچەی بەلاوە زۆر ناوەخت و ستەم بوو، بۆیە چوار دیێڕی بۆ ئەو وێنەی داناوەکەوە هەفتەیەک پێش مەرجی هونەرمەندی پایەبەرز کاک محەممەد ئیماملێ ئەو وێنەی کەوتە بەردەستی عاشقانی دەنگی ئەو هونەرمەندە پایەبەرزە. ئەمەش ئەم چوار دیێڕەیە کە کاک سەلام مستەفا بۆی نووسیوە. 74 ساڵ لە سەمادا بۆ ئازادی ئەتلامەوە، ئەمێستاکەش هۆمریم گیان دەنجێ نییە لە لامەوە. بڵێ ماملێ چیت لە بیرە بەزمی شەوانی نێو کوردان، هەتا بڵێم گەورم برام تا مردن وەک خۆم مامەوە. بەڕاستی زۆر ڕاستەکەوە هونەرمەندی پایەبەرزی کورد محەممەد ئیماملێ بەوە بەناوبانگ بوو هەتا مردن سەری بۆ هیچ شتێک دانەنەوان لە ئاستی هیچ زەبر و زەنگێکە، لە ئاستی نەبوونی و هەژاری و وەکو ڕەمزی بەرخۆدان و وەکو ڕەمزی مرۆڤێکی تێکۆشەر هونەرمەندێکی خاوەن هەڵوێست لە ژیانیا ڕەفتاری کردووە و هەر ئەمەش بە گۆرانیەکانیان ڕەنگی داوەتەوە کە ئەڵێ لە دنیادا سەری بۆ شتێکدان نەوەندووە وابزانام لە گۆرانیشە ئەو هۆنراوەی بەکارهێنراوە کە هۆنراوەی شاعیری پایەبەرزی کورد هێمن مکوریانیە. بۆیە ئەمە ژوای کردووە مایی ڕێز و خۆشەویستی زۆربەی شاعیرە گەورەکانی کورد بۆ لەوانە هێمن و هەژار و شاعیرەکانی تریش. هونەرمەندی پایەبەرزی کورد مامۆستا محەممەد ئیماملێ لە ساڵی 1925 لە شاری مەهاباد لەدایک بووە. نازنای ئیماملێی لە باپیرێ و بۆ ماوەتەوە مام عەلی لە کاتێکدا کەوا تورکەکان لە ئێرانە ناونووسیان کردووە، مام عەلی بە ماملێ نووسیویانە. هەر لەو کاتەوە ئەم نازناوە بۆ بنەماڵەکەیان ماوەتەوە لەبەرەوەی مام سەعیدی باوکی محەممەد ئیماملێش دەنگخۆشێکی بەناوبانگ بووە و زۆر دۆست و خۆشەویستی شاعیری پایەبەرزی کورد وەفایی بووە. لە زۆر شوێنە کە کاک ئیسماعیلی ماملێ واتە برازای کاک محەممەد ئیماملێ ئەجێڕێتەوە کەوا هەموو بنەماڵەکەیان خۆیان بە قەرزاری شاعیری پایەبەرزی کورد وەفایی دەزانن. مامۆستا وەفایی نزیکترین کەس بە لە بنەماڵی ماملێەوە وا پێشەچێت کە بێجگە لە هۆنراوە هەندی ئاوازیش لە ئاوازەکان وەکو مامۆستا محەممەد ئیماملێ خۆی باسی کردووە لەوە ئەچێی وەفایی بوو بێکە کراوە بە گۆرانی. مامۆستا محەممەد ئیماملێ لە ژیانیدا
نزیکەی 600 تا 650 گۆرانی تۆمارکراوی هەیە بۆ ئیزگە و تەلەڤیزیۆنەکانی ئێران، لەوانە ئیزگەی تاران و تەلەڤیزیۆنی تاران و ئیزگە و تەلەڤیزیۆنی کوردستان واتە سنە و هەروەها ئیزگەی مەهاباد. یەکەم گۆرانیشی کە لە ژیانیا تۆمار کراوە گۆرانی لاوە هەیلاوەیە کە مەقامە لە شێوەی مەقامی بەیاتەیە لای خۆمان بە ئای کوردی ناوابرێت. لە ساڵی 1938 تۆماری کردووە لە سەیرانگای مام قەمبەران لە مەهاباد. ئەوە یەکەم بەرهەمی بووکەوە محەممەدی ماملەی پێ ناسراوە و لە ژیانیا سێژنی هێناوە، بەس لە هەمیان خۆشەویستتر بەلایەوە ئامینەخان بووە کە هاوسەری هەتاهتایی بووە و هەتا دوا ساتەکانی مەرگ وەکو هاوڕێیەکی دڵسۆزی محەممەدی ماملێ لەگەڵ ئێماوەتەوە. زۆر بە ئەمەک وەفاوە خزمەتی مامۆستا محەممەدی ماملی کردووە بە کەسیفی کەوا لەناو جێگایە بووە. ماملێ خۆی وەکو باسی شێکات لە هەرە خۆشەویستترین هاوسەرەکانی ژیانی بووە. لە هەر سێژنەکەی پتر لە 13 کوڕکچی هەیە، لە هەموو مناڵەکانیشی بچووکتر کوڕێکە کە ناوی چیایە و لە کوڕەکانی کەوا ڕێبازی هونەریان گرت بێ کاکچالاکی ماملێ وا بزام لای هەمومان ئاشکرا و ڕوونە. کاکچالاک خاوەنی دەنگێکی زوڵاڵ و ڕەسەنە هونەرمەندێکی لاوە کە بەڕاستی جێگەدەستی دیارە لە هەم لە مۆسیقاشا وەکو تارجەنێک و هەروەها وەکو گۆرانیش. و ئەم شەویش بۆ ئەمە بەسە ئەم چلێمان بۆ ئامادە کردووە. لە ناو ستۆدیۆیە چەند میوانێکی خۆشەویستمان هەیە. میوانی یەکەممان هونەرمەند کاک محەممەد رەزا زەنگەنەیەکەوە لێرە بە هاوکاری کۆمەڵە لە هونەرمەندە میلیەکانی شاری سلێمانی کە زۆربەیان ئەندامی یەکێتی هونەرمەندانی یەکگرتووی کوردستانن وە کۆفایەک لە هونەرمەندانی شاری سلێمانی و یەکێتی هونەرمەندانی یەکگرتووی کوردستانەوە پرسەیەکیان لە سلێمانی بۆ هونەرمەندە پایە بەرزەدا نابوو لە مزگەوتی سەلیمبەگ. سەرەتا حەزەکەین کەوا چامان بکێ بە هونەرمەند کاک محەممەد رەزا زەنگەنە بە فەرمێ بۆ ناستێدو. سەرەتا بەناوی بەرنامەکەمانەوە بە خێراتنی هونەرمەندی گۆرانی بێژ کاک محەممەد رەزا زەنگەناکەین بۆ ئەم بەرنامەیە بەخێر بیت. منیش زۆر سوپاسی واکەم. کاک محەممەد رەزا زەنگەنەیە پێمان بڵێ بزانین چۆن بوو کرێم پرسەیە لێرە و هەرچەنە هیچیش نییە گەر هەرچی یەکمان بۆ بکرایە لەوە زیاتریش بۆ سەروەری بۆ ئەو هونەرمەندە پایە بەرزە ئێشتا هەر کەمە. لە ڕاستە کاک جەزا ینی ماملێ زۆر لەوەی زیاتر قابل بوو کە ئێمە ئێستا پێ هەڵساین وە لەوە پێشکە پێ هەڵساین بگرە ینی گۆرانی بێژێکی وەکو ماملێ کە شایانی ڕێز و وەفایە کە ئێمە زیاتر سەری کوڕنۆشی بۆ دابنێوێنین چونکە هونەرمەندێکی وەکو ماملێ بەڕاستی جێڕێز و سپاسەوە ئێمە. لە ڕاستیدا ئێمە ئەو کارەمان کە کرد خۆ داگاداری وەزعەکەیت وەک هەڵوێستێکی کورتپەروەر وەکو نیشتمان پەروەرێکی کورد بەرامبەر ماملێ، چونکە هەر کوردێک لە هەر شارێک بێ یاخو لە هەر شوێنێک لە کوردستاندا پێویستی بە زیاتر هەیە کە ئێمە بۆی بکەین. ئێمە ژۆکو هونەرمەندە میلەکانی شاری سلێمانی وامان بارزانانی کەوا هەمومان یەک هەڵوێست و یەک هاوبیر هەستین ئەوە بکەین. ئەوە بوو کە بەیانی من هاتم تۆش هەر لێ تۆم بینی و تێڵێکی شتێکی وا بکەین وتم باشە هەستان چوین مزگەوتی سەلیمبەگمان گرت و چەند بڵاوکراوەکێکمان کرد بۆی لە شارەکەی بڵاومان کردوانێ و هەروەها ئێزگە و تەلەڤیزیۆنەکان ئاگادار کردوانێکەوە شتێکی وامان بەدەستەوەیە بۆ ماملەی پایە بەرز. ئێمە ژۆک ئەندامێکی یەکێتی هونەرمەندانی کوردستان کە هەمومان زۆربەی ئەندامی یەکێتی هونەرمەندانی کوردستانین هەستمان بەوە کرد کەوا ئەو شتە بکەین جا ئەگەر سلبی بێ یا ئیجابی بێ وابزان بە شتێکی باشیش بوو کەوا کردمان و خەڵکی زۆر پێخۆشحاڵ بوون بۆ شتە. وەڵا شتەکە خۆی بەڕاستی بۆ ڕێزێنان زۆر لەوانەیە ئیجابی بێت لەو حاڵەتەیەکەوە زۆربەی هونەرمەندەکان کردێ لە ڕەشیان کردبوو بە برۆشیانەوە هەروە باجیشمان دروستکردنەوە کولی یەکێک لەوانەیەکەوە وەستا بوون لە پرسەکەدا. بڵایمەوە لە دەستشمان هاتووەکەوە بە ناوی بنەماڵەشە و بە ناوی سەرجەم هونەرمەندەکان و سوپاسنامەش بۆ هەموو ئەو کەسانێکەوە بەشداریان کردووە کە بەڕاستی ئەوە هەڵوێستێکی زۆر نیشتیمانی بۆ هەچ هونەرمەندێ لە هەچ پارچەیەکی تری کوردستان بێ بە تایبەتی بۆ ئەو هونەرمەندە پایەبەرزە کە مامۆستایەکی
قوتابخانەیەکی تایبەت بۆ لە هونەر ئێمەش دوو شت کە هەندەرمان بۆ کاک جەزا و کۆزانی یەکەمیان وەکو هونەرمەندێکی کورتپەروەر نیشتیمان پەروەر کە ئەوە یەکەمیان دووهەم خاڵیان ئەو بوو عاشقی دەنگی ئەو گۆرانی بێژە مەزنە کە هەستین بۆ کارەیە و زۆربەی خەڵکی کوردستانیش لە شارەکەمانە کەوا ئەوەی کە ئامادە بوو هات بۆ پرسەکە و نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان کەوا هەروە ئامادە بوو لەوێ لەلامان و هەروە هەموو برادرانی ئاسایش و پۆلیس و نوێنەری ڕێکخراوەکان و هەموو حیزبەکان کەوا سەرداریان کردین لەو پرسەیەدا و هەروەها تەلەڤیزۆنەکانیش هەمووی زۆربیان کەوا هاتن بۆ بەپیر ئەو هینێکە ئێمە کردبوومان ئەو پرسەیەکە دامان نابوو و زۆر سپاس و ڕێزیشمان هەیە بۆ وەزیری ڕۆشنبیری سلێمانی مامۆستا جەمال عەبدوڵ کە خۆشی هەردوو ڕۆژەکە لێ ئامادە بوو چاودێری کردین و هەروە گفتی ئەوەشی یاینێکەوە لە چلەکەیە لە ڕۆشنبیری سلێمانی کەوا بەشێکمان بۆ تەرخان کات لە چلەکەیە کە لەوێ ئەویش دوو گۆرانیمان ئامادە کردووە هەر بۆ چلەکەی هیچیان بە دەنگی برای خۆشەویست هونەرمەند ئاسۆماوەتی ئەوی کەشیان برای خۆشەویستی هونەرمەند عەبدولی ماملێ بە هاوکاری تیپی مۆسیقای ملیەکانی شاری سلێمانی کەوا نیازمان هەیە ئەو شتە بژێڕین لە چلەکەیە ئیشاڵڵا ئێمەش دووبارە بەناوی بەرنامەکەەوە زۆر سپاس دەکەین سپاسی و هەڵوێستتانەکەین لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە بە سپاسمانەکەین بە هەموو ئەو کەسایەتیانی کەوا لەو پرسەیە لە سلێمانی بەشداریان کرد زۆر سپاس ئێمە زۆر سپاسی واکەین زۆر سپاسی هەموو لایەکەین کەوا هاوکاری کردوین زۆر سپاستان چی هەیە لە دەربەدەری و دوورە وڵاتی و غوربەت ناخۆشتر بێ ئەم دیمەنە بێنە پێشای خۆت کەوا شاعیری پایەبەرزی کورد هێ من لە کاتێکدا کەوا لە وڵاتەکەی خۆی دوورەخرێتەوە بە بێویستی خۆی لەسەر هەڵوێستی سیاسی کەوا دەربەدەرەکرێ و لە منفاوە واتە لە شاری بەغا ئێوارەیە کە دائنیشەیە زۆر بە کەساسیەوە ئەم دیمەنەی هێناوەتە پێشچاوی خۆی بزانە ماملێت چەند پایەبەرزە لەو دەمەیدا گوێ هەڵدەخەم بۆ تارێ لەو دەمەیدا ماملێ دەڵێ قەتارێ یادم بکەن یادی منی دووڕوڵات یادی منی ڕێبواری ڕێگەی نەجات بەڕاستی ئەگەر ماملێ زۆر پایەبەرز نەبووایە هێ من لەو دوورە وڵاتیەوە بەو شێوەیە وەسفی نەئەکرد ماملێ خاوەنی قوتابخانەیەکی تایبەتی خۆیەتی و ئێستا چەندەها شوێن کەوتو مریدی و عاشقانی هەیە خولیانی دەنجی ئەو بەڕێزە زۆرن کەوا ئێمە ئەم شەو لەم بەرنمەیە توانیمانە هەندێکیان لەو هونەرمەندە بەڕێزانی کەوا خولیا و عاشقی دەنگی و هونەرمەندە پایەبەرزن کۆ بکەینەوە لە ستۆدیۆیە یەکێک لەو میوانە بەڕێزانە لەو خۆشەویستانە هونەرمەندی لاو کاکە هێرش فاتیحەکەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە میوانی تیپ مۆسیقای فۆلکلۆرە و گۆرانی بارانەی بۆ ئامادە کردوین ئەی ڕاستی بێ گۆرانی بارانە ئاوازەکەی نەزانراواتە ئێستا بە جۆرەی ئەو شتانی کە لە سەرچاوانی کە لە بەردەستمانەیە بەس هۆنراوەکەی فۆلکلۆرە و یەکەم جار لە ساڵی 1970 بۆ ئیزگەی مەهاباد تۆمار کراوە کاکێرش بە خێراتن دەکەین سەرەتا زۆر سپاس کاگەرژیان و کۆفایەک بۆ چلەی ماملێ ئەم گۆرانیە بۆ ئامادەکردەوەیە بارانە باڵێ دەفەرمو ئەگەر فەرمووی پێشکەشی عاشقانی دەنگی ئەو هونەرمەندە بەڕێزیکە بەفرچەوە هي
چۆمی مایادی خان ئەی هاوای چۆمی مایادی خان لەسەر بایاڵاکەی بەرێزێت ئەی بابم یەکنێتی ئێرایە باران چێ دەستی من بێت بایادامایە ورن مشكني شو شيء مينتي هم دنيا عاشن شو هم يا مردن خوشترای لتاني مردن عزيزك مي لا بباري زحمة عادنا بي أي تشريب قلنا دريا وازا جا تشريب بينا دريا وازا بەڕێزان هەرزوو گۆڤار ڕۆژنامەکان لەگەڵ بیستنی هەواڵی کۆچی ناوەختی ماملەیە بەقەدەر گەڵای درەختەکان فرمێسکیان بۆ هەڵوەراند و وشەی فرمێسکاسیان لە ڕۆژنامەکاندا هەمووی ڕازاندەوە کەوا جێی شانازی و ڕێز بێ بۆ ئەو هونەرمەندە پەیە بەرزە. برای خۆشەویست برای نووسەر کاک ئیدریس شەیداهۆ بەم شێوەیە وەسفی کۆچی دوایی ماملەی ئەکات. بەقەد باڵای ناڵەشکێن گەورە نەبای ئەمڕۆ سەدان مریەم و زەینەب و شیلانی چاوخمار شیوەنیان بۆ نەئەکردی. سەدان پیری کە نەفتی دڵمەکۆی دەرد و کەسەر خەمی ڕۆژگاریان وەلا نەدەناو لە ئاس کۆچی بێوادەت قەبرێ لە ڕۆژگاری پڕناسۆری بەسەرچوویان ڕانەدەمان.
هەر من نیم پەرێشانم دەناڵێنم ئەوە هەناسەی سەدان شوان و بێ ئەوقرەیە چەندین کیژۆڵەی لەباری عاشقستانی وڵاتەکەتە هەنسکی گریان و نوزیان ئاگر لە دڵی مسکین بەرەدا ئێستا شەو وەکو زوڵفی کچانی مهابات سیاپۆشە دەنجی قوڵنگان نایە بۆیە پێم خۆشە میوانی من بی و هەمیشە جیرانی من بی تا پێکەوە بچینە ناو شلێران و خەمی دڵ بکەین فەرامۆش ڕاستت فەرموو ئەوەندەی ژیایی پێت ئەستەم بوو لەبەر کە سەرت دانەنەوەند هەزار چەپکە گوڵ بۆ سەرگۆڕی پڕنورت یادت بەخێر خۆشەویستان میوانێکی تری ئەم شەو لە ستۆدیۆیە کە بۆ سەروەری ماملێ لەگەڵمانە ئامادەیە هونەرمەندی لاوی دەنگخۆش ئەندامی تیپ مۆسیقای فۆلکلۆری کورد هونەرمەندی شارەکەمان کاک سامان عومەرە کەوا بە گۆرانی یادی بەخێر بەشداریمان لەگەڵاکات ئەوی ڕاستی بێم گۆرانیە هۆنراوەی کامیلە کە یەکێک بە لە هەرە شاعیرەکان کە ماملێ لە ژیانێ پەسەندی کردووە خوالی خۆش بێت ئاواز و وتنی ماملێشە ئاوازەکەشی ماملێواتە لە ساڵی 1976 بۆ رادیۆ و تەلەڤیزیۆنی مەهاباد تۆماری کردووە کاک سامان سەرەتا بەخێراتن زۆر سپاسلانەکەم پێشەشی بەناوی خۆم و یەکەیەک ئەندامانی تیڤی مۆسیقای فۆلکلۆرەوە زۆر سپاسی کۆمانبوونی تەلەڤیزیۆنی خاک و تایبەتی جەنابیشت بەڕاستی ئەمە ئەرکێکی سەرشانی هەموو هونەرمەندێکە دیارە منیش بۆ گۆرانی بێشێک بەشداریەکەم ئەوەی کە پێمان بکرێت بەسەر چاو پێشکەشیەکەین بۆنم گۆرانی یادت بەخێر کاک خەسرەی ماملێ کوڕی ماملێ توێتی ئێمە تەڵعەکەی خەسرەی ماملێمان هەڵگرتووە و تومانەتەوانێ ینی خەسرەی ماملێ توێتی ماملێش خۆی توێتی بەس ئێمە گۆرانێک خەسرەی ماملێ ئەڵێن هیواداریشم جێگە ڕەزامەندی مولای بوو زۆر سپاس ئێمە زۆر سپاس دەکەین هەرچەنە ئێمەش وەکو خۆمان نامەیەکشمان بۆ کاک خەسرەی ماملێ نارد کە حەزمانەکرد لە ستودیا لەگەڵمان ئامادە بێت بەس لەوە ئەچێ دواکەوت بێت داوای لێبوردن لە هەموو لایەکەین کاک سامان ئەوەی کە خۆم جۆم لێ بێت بە شێوازی کاک خەسرەی ماملێ هەوڵی یاوە زۆر زۆر لەو بوارەیە سەرکەوتوو بێت فەرموو با برادران ئەو گۆرانەی پێشکەش
بینەرانی بەڕێز و خۆشەویست، یەکێک لەو هونەرمەندانەی شارەکەمان کەوا بەو هیوایە شاد بووە کەوا بچێتە حوزوری هونەرمەندی پایەبەرزی کورد محەممەدی ماملێ بلێرەوە خۆزگەی پێ خۆزم و خۆزگە منیش هەروە لە حوزوریا بوومایە و بەس بزانین کاکە زاید ساڵێک و کەی ڕێکوتە ماڵی ئەو هونەرمەندە پایەبەرزە و چۆن میواناری لێکرا بۆمان بژێڕێتەوە. سپاس کارێزا، سپاسی تەلەڤیزیۆنی خاگەکەم و کارمەندانی کە هەستاوە مەکارە پیرۆزە، سپاسی ئەرکومانبوونیانەکەین و سپاس بۆ کەسانێکەوە لەم کارە پیرۆزە بەشداریان کردو. هەڵبەتە کاتی ڕەوە مەزنەکە بوو ساڵی 1991 لە پاش ماوەیەکەوە لە من لە بارگای یەکێتی هونەرمەندانی یەکگرتووی کوردستان لە پێنجە مامەوە کاتێک برازایەکەم کە ئەوی جەستا کۆچی دوایی کردووە کاکە شادمانی برازام سپاس دەکەم، هات بۆ سەردانم بۆ پێنجێن ئەو بڕیاریەکەوە بچین سەردانێکی ئێرام بکەین. هەڵبەتە من تۆزێگە ترسامە وتنەوە کە تووشی مشکلێک بووم، بەڵام دوای ئەوە هەرچی چۆنە بێ بەڕێی قاچاق خۆمان گەیەنە ناو خاکی ئێرانەوە و چین بەرە و شاری بۆکان مدەی دو-سێ ڕۆژ لێ مامەوە ئێوارەیەکی لە ڕادوی خۆمان داوایان کردینەوە کە بگەڕێم بۆ کوردستانی عێراق، بەڵام هەر ئەوشەوە بڕیارمان نامن و ئەو کوڕی برازام کە بچین بۆ شاری مەهاباد بۆ خزمەت دیداری ئەو زاتە مامۆستای بەڕێز و پایەبەرز کۆچ کرد و مامۆستا محەممەدی ماملێ. هەڵبەتە کاتێککە چوینە ماڵیان یەکەم جار کە دەرگەمان نا یەکەم ڕۆژی جەژنی قوربان بوو نیوەڕۆکەی بوو لە دەرگەماننا چالاکی کوڕی و کاتە تۆزێ بڵێن تەمەنی کەمتر بوو بەڵێ مناڵتر بوو لە چاو ئێستا ئەو دەرگای لێکردینەوانێ و زۆر بەڕێزەوە کەوتمان عێراقین زۆر احترامیان لێگرتین، بەس دوای ئەو کەوتیشم من زاید جلالی گۆرانی بێژم تر زیاتر ڕێز و خۆشەویستی خۆیان پیشانان. هەڵبەتە دوایەوە چون بە شوێن ماملەیە بۆ ژوورەکەی ئەو دی و بانیان کەوتانکەوە فڵان کەس هاتووە ماملێش احترامێکی زۆر و خۆشەویستی زۆری نوان بەرامبەر بە من و بەرامبەر برازاکەم و ئێتر نازانم خۆم کە ئەو حاڵەتەمە بینی ئەمود منم لەگەڵ ماملیا دانیشتوم، ئەنی زۆرم بەلاوە غەریب بوو و زۆریشم بەلاوە خۆش بوو. هەڵبەتە ئەمینەخانی خێزانیشی زۆر زۆر بەڕێزەوە احترامی لێگرتین و هەروە خانەوادەکان هەمویان ڕێزیان لێگرتین. بەڵێ پاش ماوەیەک دانیشتن لە ماڵی ماملێ نیوەڕۆکەی لێژ نانمان خوارد، خواردنێکی زۆر خۆشیان هەبوو. چالاکی کوڕی هەروە دەردی خۆیانە زەفتێکی هێنا تەزیلێکی هێنا و لەگەڵ تارەکەی بەڵێ لەگەڵ تارەکەی هێنای و من کە ئەوەم بینی زۆرم پێخۆش بوو، من خەریب خۆم داوا بکەم بڵێم شتێکی ئاوا بڵێن حەزەکەم چووکە بڕووی ماملێ خۆی زۆرم پێخۆش بوو، بەس کاتێکم زانێت کە چالاک ئەوەی کرد ئەو کاتەش تاری لێیە زۆرم پێخۆش بوو. دەی وای لێ هات من خۆم داواکاری لە ماملێ کرد کە شتێکم پێشکەش بکات، مەقامێکی بوتن لە شاعرێکی مامۆستای هێمنە، منیش هەڵبەت دوای ئەوە شتێکم لەگەڵاوتەوە و ئامینە خانوان زۆریان پێخۆش بوو، کوڕەکان زۆریان پێخۆش بوو، وەکو یادەوەریەک وشتی کەشێکە جزاجان فەرموو. خۆش جابەجارێک لەبەر خۆتەوە وابزانم زۆر زۆر خولیای گۆرانیشی ماملێ هەڵبەتە توانێک و دەنگێکی تایبەتکاری خۆی هەیە، یعنی ئافرین بۆ کەسانی کە بتوان بە جوانی دەنگی ماملێ دەربێنن یاخود دەنگی ماملێ دووبارە بڵێنەوە، چونکە ماملێ وەکوتم دەنگی تایبەتیە زەحمەتە وتنەوەشی، بەس ئافرین بۆ کەسانی کە ئەتوانن بە شێوەیەکی جوان پێشکەشی بکەن. کاک جەزا حاڵەتێک هەیە لەبیرم نەچێت ئەو ڕۆژی کەوا لە ماڵی ماملەیە ماڵی ئەو زاتاوین ئامینە خانی خێزانی وتی کاکە زایر بۆ خوددایە بزانم ئەو ڕۆکە تۆ لە شاری مەهاباد لەگەڵ ئەو برازایەت دەمێنیە و نایێتەوە ماڵی مە وەڵڵاهی جارێکی دیبێتەوە ئەو ماڵی دەکە لێ ناکەم. ئەوەیان پێخۆش بوو، منیش پێم وتم دای ئامینە خوا ئاگادارە بۆ سەرە بگەڕێمە بۆ کوردستانی عێراق. ئێتر وا بوو خۆحافیزیمان کرد سەردانێکی ماڵی
ئێستای هونەرمەندیش مامۆستا عەزیز شارۆخیشمان کرد و هەڵبەتە و ڕۆژەش هەر ئەوەکو یادەوەرێک بیرم نەچێت کە چوینە ماڵی شارۆخی یەکەم جار لەوێ نەبوو دووهەم جار کە چوینەوە وتی وەڵا کە بینیمان وتی ئەوە بۆیە لە ماڵ نەبووم چوومە تەعزیەی سێ ڕۆژەی گۆرانی بێژ هونەرمەند سەی محەممەدی قوڕیشی ئەوەی گۆرانی بە ئاسمان و ئەستێرم دیواڵێت وڵای یادێکی خۆش بوو بەس پێش تۆمارکردنی بەرنامەکە گۆرانیی مابلێت لەبەرخۆتەوە وەڵی زۆر بە فەخر و بە شانازیەوە حەزم پێێتی کە ئەو گۆرانێ بڵم ئەگەر وەکو مابلێت نەڵم بەڵام مهم ئەوەیە من گرنگ لام ئەوەی کە وەکو یادێک ئەو زاتە و وەکو یادێکی ئەم چلێش کە ئەکرێت بەشدارێکی بچکۆلانە بکەم سپاسی تی بە مۆسیقاکەش دەکەم کە ینی هەڵبەتە شتەکە کتۆپڕ بوو کە ناتوانانی بەرەوەم لەگەڵا بکەن بەڵام شتەکە کتۆپڕ بوو وایە سپاسی هەموو لایەکتانەکەم ئەرێ وارە شەماڵ وارە ئەرێ وارە شەماڵ وارە دەردی دڵەکەم بۆ یار بارە لە دەردی دڵەکەم یار بێخەبەرە لە دەردی دڵەکەم یار بێخەبەرە ئەرێ وارە شەماڵ وارە ئەرێ وارە شەماڵ وارە دەردی دڵەکەم بۆ یار بارە لە دەردی دڵەکەم یار بێخەبەرە لە دەردی دڵەکەم یار بێخەبەرە ئەخمێشی خاڵێت نافرێ بەس باوە شوێنی کە بەنایەز مێشی خاڵێت نافرێ بەس باوە شوێنی کە بەنایەز چونکە پایە بەندەم بە شەهدی شەکەری گوایە ناتەوە ئامان 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 لە خۆم بایە لە پاشمەم لێنەمێنم بۆ وەزمێن لە جوملەی عەبدی خودانیم بۆ وەزمێن لە جوملەی عەبدی خودانیم ساعاتێک لە دەست مهنەت ڕەهەنیم ساعاتێک لە دەست خەمێک کاکە زایر بەس ئەوەی کە من زۆر دڵم پێی خۆشە وەکو دەنگ بە دەنگیش لەسەر نەوارێک بە زمانی خۆیان ناسایی شتێکی تۆمارێکی هەیە کە بەلای منە تۆمارێکی مێژوویە زۆر دەگمەنە ئەو شتانەی کەەوە وڵاویەکەم بۆ تەمەند تا بمێنم هەڵبەتە وەکو باسم کرد هەر ڕۆژە وەکو کارچالاکی کوڕی تارەکە و تەزیلەکەی هێنا کە ئەوم بینی زۆرم پێخۆش بووە بۆ پێم وتم مامۆستاگیان نەبێتە ئەرێک شتێکمان بۆ بڵێ وتی هەرچەندە زۆر ناساغم لەو کاتەشە کەوتی ناساغم ئامینە خانم وتی کاکە زایر باوەڕت هەبێ دکتۆر ئەڵێ ئەبێ هەموو ڕۆژێک 10 دقیقە پاڵکەوێت و قازنی بە دیوارە بۆی خوێن هاتوشۆی سەری بکات بەڵێ منیش زۆرم لێ نەکرد وا بوو یەک کۆپ لە مەقامی لەسەر مەقامی هۆمایون پێشکەش کردم و منیش بەدوایە بۆم سندەوە هەرچەنە حەدم نەبوو بۆ بگەم ئەوەی کە من جۆم لێگرت بێ ئەو کۆپلەی کە تۆمارشی کردۆمام لێ خۆی بەلایە زۆر پیرۆز بووە ئەڵێت پارچەین لە هەوەندراوە بڵاو نەکراوەکانی مامۆستای پایەبەرزێ منە با لەگە برادران و بینەرانی خۆشەویستە گوێیەکی بۆ ڕادێرین فەرمووی
دوو شعری مامۆستا هێمنی دنیا و کتێبەکەی دانیە جا ئەومیش هەرچەند ئەلان بە ئاهەنگێکی زۆر سەبر پێش چێشوو دەکەم خۆزگە وەک خۆیار نەمدیبایە شەویتە یارە خۆزگە وەک خۆر نەمدیبایە شەویتە یارە خۆزگە تاوێ ڕام نەبرد بێیار خۆزگە پیری کە لە لای نەدەکردێم خۆزگە پیری کە لە لای نەدەکردێم خۆزگە لە یەکەم جوان گەدایە دەمردەم آیا مانیدیک اوی زۆر سپاس کاکە زەید وابزانم لە پاشان خۆی شریتەکە زۆرە جەنابیشە عینەشت بە هەمان شێوە لەسەر ئەو هەنگە کە مەقامێکی هەمایۆنە شتێک بۆ مام لێ هەڵێتەوە ئەوش پێی خۆشە و جۆشم لە نەوارەکە بۆکەوە دیە ئەوش هەر سەرزەنشتی جەنابەکەی کاکچەلاکی کوڕیشی لێ هەر بەشداریەکان کاکچەلاک کارەکەی دەناو وابزانم کاگوریاش کە کوڕی مام لێ هەر لە دانیشتەکەی بۆ ئەو تەزیدی کردبمان هەرچەندە هەنێ قسە هەبوو ئەیپەڕان بەڵام زۆر ئیشارەتم لێ کێتە نەیپەڕێنێت چونکە زیاتر حەزمە قسەکانی ماملی تا تەزید بێ بەڵامی تر بەداخەوە کاتەکەوا بوو سپاس بە هەموو لایەکتان سپاس بۆ کاک جەزا و بۆ تیپی مۆسیقای فۆلکلۆر و سپاس بۆ کارمەندانی تەلەڤیزیۆنی خاک و ئەو هاوڕێ و برادر و هونەرمەندانی کەوە لەم دیارە پیرۆزە بەشداریان کردووە و هەزاران هەزار سڵاو لە گیانی پاکی محەممەدی ماملێ و ئەو هونەرمەندانی کەوا بەم شێوە جوان و پاکە گیانی پاکیان بە خاک سپاردووە سڵاو بۆ بنەماڵی ماملێ بەڕێزان ماملێ ئەو دەنگخۆشی و ئەو بەهرەیەی لە مام سەعیدی باوکی بۆ ماوەتەوە مام سەعیدی کوڕی مام عەلی واتە ماملێ کەوا یەکەم هاوڕێ و خۆشەویست و هاوسۆزی شاعیری گەورەی کورد وەفایی بووە مام سەعیدی باوکی لە ساڵی 1940دا لە مەهاباد کۆچی دوایی کردووە ئەو کاتە خێزانێکی بۆ بەجێهێشتون کەوا بەڕاستی لە بارە و دۆخێکی زۆر هەژاری و ناخۆشیە بوون شەش برا خوشێکی بۆ بەجێهێشتون بە ژیانێکی هەژاری و چەرمەسەری هەر لە سەرەتاوە کە دوای وەفاتی باوکیان حوسێن و هاشمی برای ماملێ کۆچی دواییەکەن بە نەخۆشی پاشان لە ساڵەکانی هەشتاونە و هەشتاکانە بووە کەوا حەسەنی براشی حەسەنی برای ماملێ کە گۆرانبێژێکی دەمخۆشی کوردستانی ئێران بۆ خاوەنی 6 گۆرانی تۆمارکرا بووە لە ئێزگە و تەلەڤیزیۆنی ئێران ئەویش شەهید بووە لە زروفێکی نادیارە شنەوە و هەروەها وەکو بنەماڵەکەوە لە پێناوی کوردایەتیە ماملێ نابێ وەشمان لە یاد بچێکەوە کوڕێکی شەهید بووە لە سێدارە دراوە و کوڕێکی تریشی کە چالاک بووە هاتۆتە ڕیزی خەباتی کوردایەتیە و پاشانیش بەرەو هەندەران دەربەدەر بووە بێزگەرەوەی لە بنەماڵەکەیە کاک عەزیز و کاک سمایل و زۆری بنەماڵەکەی زۆربیان کە
ئەوانەی کە دەنگیان خۆشەوە بزانام لە هەندەران و ئێستا ئاوارەی وڵاتانن بێجگە لە حەسەنی برای کە شەید بۆ دەنگی خۆش بووە کاک جەعفەری ماملێو کە ئێستا لە مەهاباد دانیشتوویش گۆرانبێژێکی دەنگخۆشە و بەناوبانگە لە مەهاباتە هونەرمەندی بەناوبانگی کورد کاک ئازاد حەمەدچکۆل بەم شێوەیە شیوەنی خۆی ڕائەگەیەنێ بۆ ماملێ ئەی هاوڕێکەی هێمن ئەی هاوڕێی فۆلکلۆر و مەجلیسە گەرمەکانی مکریان تۆ ئەستێرەی پرشنگداری کاروانی باڵندە بەرزەفڕەکانی کوردستانی ئەمڕۆ ماڵاوایی کرد و لە چاوان من بوویت تۆ بولبولە خۆشخوانەکەی باخچەی مکرویانی کە وەفاداری و سەروەری خۆت بۆ ئازادی هەتا دوا قۆناغی ژین هەتا ماڵئاوایی کردن وەک ئاڵایەکی بەرز و ترژ لە ئاسمانی هونەردا هەڵدا و بەدەم شنەی مەقام و گۆرانیە بە سۆزەکانتەوە شەکاوە ڕادگرت ئەی هاو بەشی ئەوینی شار و دێ هەزار سڵاو لە ڕۆحی شەکەت و خۆڕاگرێت خۆشەویستانم لەم بەرنمەیە میوانێکی ئیستۆدیۆ گۆرانیبێژی لاوی دنخۆش کەوا هەر لە کۆنەوە لە شاری سلێمانی و لەم ناوچەیە بەوە ناسراوەکەوە هەمیشە گۆرانی ماملی وتۆتەوە تابعێکی تایبەتی ماملی وەرگتووە ئەویش گۆرانیبێژی لاوی دەنخۆش کاگاسۆ ماوەتیە کە بە گۆرانی ڕاوچیان بەشداریمان لەگەڵاکە لە ستودیۆیە ئەم گۆرانیە لە هەرە گۆرانیە خۆشەکانی ماملێ ناو ئەبرێت هۆنراوی سیمانی شاوەلیە لە ساڵی 1970 تۆمار کراوە بەس ئاوازەکەی نەزانراوە تا ئێستا کەوا کاکسمایلی ماملێ لە کتێبەکەیە کە کتێبێکی بەناوی توێشەبەری ماملێەوە هەیە وا پێ ئەچێت کە ئەم ئاوازەیە هی سیمانی شاعیر بووە یا هی ماملێ خۆی بێت کاگاسۆ سەرەتا بەخێراتم پێشێکی بەناوی خۆم و زۆر سپاسی ئەرکی مادیبوونی کاکە جەزاکەم کە پێشکەشکردنی ئەم بەرنامە خەنجیلانەیە زۆر سپاسی تیپی فۆلکلۆرە کوردستانەکەم زۆر سپاسیانەکەم کە ئەرکەوێن کێشا و بەڕاستی ماندوو بوون بۆم بەرنامە خەنجیلانەیە خۆم بەبەختەوە ڕەزانم کە ئەم گۆرانیە بکەم بە دیاری بۆ بینەرانی خۆشەویست کە وەکو کاک جەزا فەرمووی هۆنراوەی کاکە سیمای شاوەڵیە لە کە ئاوازی مامۆستای پایەبەرز خوا لێ خۆشبوو محەممەدی ماملەیە ئێستا فەرم با و گۆرانیەکە برادران نێتیمابن Why out, yeah,
لە دیدارێکدا کەەوە کاتی خۆی کاغەری پشدەری ئاماژەی بۆ کردووە لە پەرتوشێکەکەەوە بۆ سەروەری ماملێ ئێشتا کە لە ژیانە بۆ ماملێ ئەو پەرتوکەی بەناوی بازی بێریانەوە لە چاپداوە کاغەری بەم شێوەیە باسی ماملەکەات ئەڵە جارشیان لە زمانی ماملێ خۆی ئۆجێڕێتەوە ئەڵێ ئەگەر لە هوەری گۆرانی وتنیشدا سەرکەوتون نەبوو بم ئەوەندەم بەسە کە دوو پیرەمێردی ئاسوی تورکم فێری بە گۆرانی فێری کوردی کردووە ئەو دوو پیرەمێردەش کە دایمە لەگەڵ یا بوون دوو کابرای اختیاری تورک بوون کاکە ئەمەمەدی تارژەن کە خەڵکی خوی بووە وە کاکە ئیسلام کە کەمانچەژەنێکی بەناوبانگ بۆ خەڵکی ورمێ بووە ئێستا نازانێت کە ئەو دوو هونەرمەندە ماون یاننا ئەگەر ماون هەزار سڵاو یان لێبێت ئەگەر نەژماون هەزار سڵاو لە ڕۆحی پاچیان نەکەین و بەم دوایانەش کەوا چەند پەرتوشێ دەرچووە لەسەر ماملەی هونەرمەند لەوانە پەرتوشی توێشەبەرەی ماملەیەکەوە کاکسمایلی ماملی برازەی دەری کردووە بەس ئەوەشمان لێت نەچێت کە یەکەم کەس بۆ ماملێ شتی نووسی بێت کاک محەممەد کەساسی بەناوبانگ بۆکەوە لە شارەکەمانە وەکو شاعیرێک وکو نووسەرێک بەناوبانگە کتێبێکی بەناوی بۆ ماملێەوە لە چاپداوە لە ساڵی 1970 واتە 20 ساڵ بەر لە ئێستا و بەم دوایانش نامیلکەی خەمی کۆچە ناوەختەکان کە دیوانە شعرێکی شاعری خۆشەویست کاک محەممەد پاکژە کەوتە بازارەوە وابزانام هەمووی مانگێک بێ بە هەفتەیەک دوای کۆچی دوایی هونەرمەند کاک محەممەدی ماملێ کەوتە بازارەوە لە سەرەتای دیوانەکەیە پێشکەشە نووسراوە پێشکەشە بە دەنگی ڕەسەن و زوڵاڵی هونەرمەندی کۆچ کردو کاک محەممەدی ماملێ و لێرەیە هۆنراوەیەکی بۆ ئۆنیوەتەوە بە ناوی کۆستی هونەرەوە ماملێ ئەی مۆغی دانای بەهرەوەر پیری سوارچاکی مەیدانی هونەر مەدالیای حوزنت دالەیە خەمان بەو هەواڵە هەوری ئاسمانی کوردەواریت خستە گەواڵە دیسان دەنگ و مۆسیقامان کۆستی کەوتەوە دووبارە دنیای هونەرمان هەتی و کەوتەوە لاڵ بێ ئەوزارەی مەرجی تۆی دەرکان شعری هێنایە سەرزاری و گریان زۆر سپاسی برای شاعیر کاک محەممەد پاکژەکەین هەروەها میوانێکی تری ستۆدیۆمان کە ئەم شەو لەگەڵمانە ئامادەیە و بۆ یادی سەروەری چلەی مامەسای پایەبەرز کاک محەممەدی ماملێ هونەرمەندی خۆشەویستی شارەکەمان ئەندامی تیپی مۆسیقای شنروێ کاک لوقمان سەلیمە کە بە مەقامێک و گۆرانی ئاخفەلەک کە لە ئەساسە ئەم گۆرانیە هۆنراوی فۆلکلۆرە و ئاوازەکەشی فارسیە لە ساڵی 1970 ماملێت تۆماری کردووە سەرەتا بە خێراتنی کاک لوقمانەکەی سپاسی ئێوەشەکەم دەستخۆشیتان لێکم بۆ ئەم بەرنامەیە دیارە زۆر سپاسی تەلەڤیزیۆنی خاکەکەم
و سپاسێکی بێپیان بۆ ئەندامانێتی مۆسیقا فۆلکلۆر کە لە میوانداریە منیان بەسەر کردەوە دیارە لە بەرنامەیەکی وادا زۆر هەیە سەبارەت بە هونەرمەندی کۆچکردووی گەلەکەمان هونەرمەند محەممەدی مابلێ ناتوانین لەم بەرنامەیەدا بە تایبەتی چوەکو گۆرانی چوەکو یاداشت باسی بکەین بەس وەکو ئەڵێ شتێک نمونەی خەروارێکە ئێمە ئەتوانین لێرەدا بەس وەکو شتێکانی وەکو ڕێزێک و تەقدیرێ بۆ ئەو هونەرمەندە بەرزە چەند شتێک ئاراستەی ئەم بەرنامە بکەین وەکو یادەوەری بمێنێتەوە وەکو ئەندامی تیپ مۆسیقای شنروێش لێرەوە دەستخۆشکەریتان لێ یەکەم دووبارە سپاسانە برادرم بافەرمایە